سڵاوم کاتتان باش بە خێربێنەوە بۆ کورد کنێکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRTشەوە پێشکەشتانی دەکەین. لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە و من هێرۆ زەنگەنە لەگەڵتاندا دەبم. Ez jê Salih Demî cerem silav û rêz di Kurd Connectiona îro de em ronî didin ser gelek mijarên girêdayî Amerîka, herêm û cîhanê di nav de jî agahiyên dawî li dor vekolîna Komîta Kongresa Amerîkaya girêdayî êrişa şeşê çileya sala 2021 kombûna NATOyê li Spanyayê û erêkirina Tirkiyeyê endamtiya Swêd û Finlandayê bo NATOyê. هەر لەم بەرنمەیەدا و توێژێک لەگەڵ ڕۆژنامەوانی دێرین عومەر فەرهادی ساز دەکەین کە لەلایەن کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێرەوە ڕێزی لێگیراوە. Komîta Encûmena Nûneran ku vekolînan li dor êrişa şeşê çile ya sala borî dike roca çarşemê daxwaznameyek derxist ji bo rawişkarê berê koşka spî Pat Cipollone ku wî pêwendî hebûn bi civînên ku têda parêzeran li ser stratejiyên têkbirina ji destana serokê berê Donald Trump di hilbijartinan de nîqaş kiribûn. Komîtê got ku wê daxwazname ya گواهیدانا سیپلون کر پشتی به دستخستنا بلگری دنین که لسر وان به تایبتی جبو گواهیدان جه گرتنه. سیپلون که پارێزەر پای بلند کشکا سپی ترامپ بو تی گوتن که خمین وی هبون لسر هولدان سروکی بره بو هلوشاندنا انجامین هلبجارتن 2020 و ده دمکه ده وی گفا دستکشانا جکار خواره بو. اف داخوازنامت روژه که پشتی آلیکارا بره یا کشکا سپی کسدی هچسون هرگلی نو درباره رفتار ترامپ ده شش چلیه 2021 ده پیشکش کرن دماکو به هزاران آلیگرین وی بر آواهی کنگرس مشیان و کتن هندر داکو پجراندنا جدستانا وی لبرانبر سروک جو بایدن آستنگ بکن. ڕاپرسێکی نوێ دەری دەخات نزیکەی نیوەی ئەمریکایەکان دەڵێن پێویستە دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بە تۆمەتی ڕۆڵی لە ڕووداوەکانی شەشی مانگی یەکدا سزا بدرێت. ڕاپرسەیەکی نێوەندی لێکۆڵینەوەی ئەسۆشیێتد پرێس بۆ کاروباری گشتی دەڵێت نزیکەی لە سەدا 48 ئەمریکایەکان لەو بڕوایەدان پێویستە ترامپ بەرپرسیار بکرێت بەرامبەر بەو هێرشە کوشندەی کرایە سەر کۆنگرێسی ئەمریکا. ڕاپرسیەکە پاش یەکەم پێنج دانیشتنی کۆمیتەی ئەنجومەنی نوێنەران بوو بۆ لێکۆڵینەوەکانی هێرشەکانی سەر کۆنگرێس لە شەشی مانگی یەکی ساڵی 2021 و پێش دانیشتنە چاوەڕوان نەکراوەکەی ڕۆژی سێشەمە بوو کە تیایدا یاریدەدەری پێشووی کۆشکی سپی کاسدی هاتچنسن گەواهیدا. قسەکانی ئەو هەتا ئێستا باشترین بەڵگە بووە بۆ کۆمیتەکە. اندام انجمن نونران کوماری امریکا لیز چینی جه وایومینگ دبیجه کو سروکی بره دونالد ترامپ مترسیه که نفخویه کو امریکا بره قط روبرو نبویه. چینی یک جه دو کوماریانه که ده کمیته انجمن ده لکولین لسر هولدان سروکی بره یا هلوشاندنا انجامن هلبجارتنین 2020 و گرکرنا ایریشا شش چله لسر کنگرس امریکا دکه. چینی ترامپ وکو سروکی بره کو هول ده بنگهن کومارا دستوری جهولی را که بناف کر و بالکشان سر گواهیدانا روجا سشمه یا کسدی هچنسن آلیکارا کشکا سپیا ترامپ و هر وها گوت کو ترامپ نبتنه تفدیگره ل سرکرده این کوماری و بر پرسن هلبجارت ین کو خوکرن رهینه این وی ظلام خطرناک و بیاقل جبو آلیکاریاوی دکن. خێزانەکانی ئەو 67 کەسەی کە لە نێو بار هەڵگرێک لە ویلایەتی تێکساسی ئەمریکا دۆزرانەوە دەستیان کردووە بە پشتڕاستکردنەوەی خراپترین کارەساتی کە بەسەر ئەو کەسانەدا هاتووە کە بە دوای ژیانێکی باشتر هەر لە هندۆراسەوە هەتا مەکسیک ماڵەکانی خۆیان بەجێهێشتووە. لەو پەنابەرانەی لە نێو بار هەڵگرێکدا لە گەرمای سان ئەنتۆنیۆ بەجێهێڵرابوون 53یان گیانیان لەدەستدا لە کاتێکدا ئەوانی تر هێشتا لە نەخۆشخانە ماونەتەوە. پرۆسەی ناسینەوەی خەڵکەکان بەردەوامە بەڵام خێزانەکانیان مەرگی کەسەکانیان پشتڕاست دەکەنەوە کە هەتا ئێستا دەرکەوتووە 7 کەسیان خەڵکی گواتێمێلان.
و هفته سرکرده کوما هفتان که بناوی جی هفته تناس کرن دست پیشخریه که بناسازی جیهانی به نرخ 600 میلیارد دلار دست پیکر که او دبیجه دست پیشخریه کمبر و ری یا چینه را پیشبازی بکه لکونر دبیجن که پیش نیازا و هن پرسکری کنه راپورتا پیامنرین دنگ امریکا انیتا پاول و پاتسی ویدا کوسوارا آگاهین بهتر هنه. هاوبەشێتی گروپی حوت بۆ ژێرخانی ئابووری جیهانی و وەبەرهێنان بەنیازە هەتا ساڵی 2027 بڕی 600 میلیارد دلار پێشکەش بە وڵاتانی بەرەڕسکانچوو بکات بۆ بوجەی ژێرخانی ئابووری وەک بەدیلێک بۆ دەستپێشخەری گەورەی چینی بە ناوی پشتێن و ڕێگا. سەرۆک جۆ بایدن پێشنیارەکەی لە ئەمیانەی کۆبوونەوەی لووتکەی گروپی حوت ئاشکرا کرد. ئەوەی ئێمە ئەنجامی دەدەین بە شێوەیەکی بنەڕەتی جیاوازە لەبەرەوەی بەندە لەسەر بەها هاوبەشەکانمان بۆ هەموو ئەوانەی نوێنەرەتی ئەو وڵات و ڕێکخراوانە دەکەن واتەوانەی پشتیوانیم لێ دەکەن ئەوەش لە ڕێی بەکارهێنانی باشترین ڕێکارەکانی جیهانی کەدا ڕێژراون وەک شەفافیەت و هاوبەشیکردن و پاراستنی کار و هەروەها ژینگە. یەک لە سەرسی ئەو بوجەیە سەرچاوەکەی ئەمریکا و هەروەها وڵاتانی دەوڵەمەندی گروپی حوتە کە وەبەرهێنانی کەمی حکومەت بەکاردەهێنن و دامەزراندنی ستانداردا ئاست بەرزەکان کە بە مەبەستی زیادکردنی دارایی بۆ بەشی تایبەت داڕێژراوە. وڵاتانی ڕۆژئاوا بۆ چەندان ساڵە لە بەکارهێنانی ئەم پەیوەندگیریە بێ ئاگا بوون واتە لە پەیوەندی بواری ئابووری ئەوەش وەک ئامرازێک بۆ فراوانکردنی هەژمونی سیاسەتی دەرەکی جا ئێستا ئەوان پێکەوە گرت دەبنەوە لە پێناو بەرەو پێشبردننی هەتاڕادەیەک پرۆژەیەکی یەکگرتوو. پلانی گروپی حوت سنگ دەخاتە سەر پەیوەندیکردنی دیجیتاڵ و یەکسانی ڕەگەزی و مسۆگەرکردنی خزمەتگوزاری تەندروستی و ئاسایش و کەش و هەوا و هەروەها وزە بەڵام جێبەجێکردنی ستانداردەکانی ڕۆژئاوایی لە بواری کاردا ڕەنگە ئاستەنگ بۆ وڵاتەکان بخولقێنێت. بەهۆی ئاسانی ئاستی و بەرهێنانەکانی چینی زۆر جار ئەمەوە دەکات و بەرهێنانەکان سەرنجڕاکێش بن و دەرەنجام تۆ وەک وڵاتێکی بەرەو ڕسکانچوو پێویستت بە ژێرخانی ئابووریت بێت. بەیژین ڕەخنەی لە دەستپێشخەریەکە گرت و بە ڕێبازێکی گەمەی بێ ئاکام پێناسی دەکات. حکومەتی بەیژین ڕەخنەی لە دەستپێشخەریەکەی وڵاتانی ڕۆژئاوا گرتووە و بە ڕێبازێکی بێ ئاکام پێناسەی دەکات. ئێمە لە دژی ئەم هەنگاوانەی ئەوانەی کە مەسەلەکانی جیۆپۆلیتیک بەرەو پێش دەبات هاوکات بە ناوی برەودان بە گەشەکردنی ژێرخانی ئابووری ناوبانگی دەستپێشخەری چین بە ناوی پشتێن و ڕێگا دەزڕێنێت. بە جوورەی ئاماری شیکاری دامەزراوەی ڕفێنێتیڤ لە ماوەی ئەم 9 ساڵە کە تێیدا دەستپێشخەریەکەی چینی وەگەرخراوە نزیکەی 150 وڵات دەستپێشخەریەکەیان واژوو کردووە و هەتا ئێستا پتر لە 2600 پرۆژە بە بەهای 3.7 تریلیۆن دلار ئەنجام دراوە. ئەنیتا پاوڵ لە دەنگی ئەمریکا ئەم راپۆرتەی ئامادە کردووە و من سمکۆ عەزیز پێشکەشم کردن. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. کۆمبوونا ناتۆ یا لە مەدریدê îro pênşemê dikeve roja xwe ya dawî di civînên du rojan de berî nihal hevkirinek di navbera Tirkiye, Swêd û Finlandayê de rê li ber her du welatên Bakurî vekir ku tevlî hevpeymaniya leşkerî bibin. Serokê Amerîka Joe Biden jî ragihand ku piştî şerê Rûsya li Ukraynayê Amerîka dê hebûna xwe ya leşkerî li Ewropayê ji bo demeke dirêj zêde bike. Biden got ku Amerîka dê li Polandayê bingeheke berdewam ava bike û du refên dinên balafirên şer F-35 bişîne Brîtanyayê. Amerîka her wiha zêdetir berevaniya ezmanî û şiyanên din dişîne Almanya û İtalyayê. تورکیا وەک هاوپەیمانێکی ناتۆ ڤیتۆی خۆی لەسەر داواکاری فینلاند و سوید بۆ بوون بە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆدا هەڵگرت. ئەمەش لە کاتێکدایە کە دانیشتوانی تورکیا کاردانەوەی جۆراوجۆریان هەیە لەسەر ئەو ڕێککەوتنە کە لە نێوان تورکیا و ئەو وڵاتانەدا کراوە. وشەکانی سەرکەوتن و زاڵبوون بەسەر قەیرانەکاندا سەردێڕەکانی هاوبەش لەو ڕۆژنامانەدا بوون کە لە کیوسکەکانی ئیستانبولدا دەبینران
دوای ئەوەی تورکیا و سوێد و فینلاند ڕێککەوتن بربەستی لە پێش ئەو دوو وڵاتە ئیسکاندیناڤیا لابرن لە دەمێکدا سەرۆکی تورکیا ڕەزەب تایب ئەردۆغان ڤێتۆی کرد بوو لە دەمێکدا ڕۆژنامەکانی حکوومەتی ستایشی تێپەڕکردنی ئەو دۆخەیان دەکرد و بە سەرکەوتنیان دەزانی بەڵام ئەو وڵاتی تورکیا سەبارەت بە مەسەلەیە هێندەش گەشتبین نەبوو. Türkiye şu açıdan bakalım. 3. Dünya با لەم ڕوانگەیەوە سەیری تورکیا بکەین چونکە وڵاتێکی جیهانی سێمە دەبێت گوێ بۆ لەخۆ گەورەتر ڕاگرێت لە پێگەیەکدا نییە گەمە لەگەڵ ئەمریکا و رووسیا بکات تورکیا وڵاتێکی وابەستەی بیانیە وە کەسێکی نەخۆش بیری لێ بکەوە کە ئامێری پزیشکیان لێبەستووە ئەگەر تورکیا پەیوەندی خراپی لەگەڵ وڵاتانی تری وەک رووسیا و ئەمریکا هەبێت ئەوە تورکیا لاواز دەبێت بەواتایەکی تر هەرچی وڵاتانی دیکە بیڵێن دەبێت تورکیا ئەنجامی بدات. لەلایەکی دیکەوە وڵاتێکی دیکە ئێستانبول دەڵێت بە ئاواتە کە ڕێککەوتنەکە ئاکامێکی باشی بۆ ئەوان بەدووادا بێت. بەو هیوایەی لێرە بەسەرکەوتنی گەیشتبین هەرچەندەشەوە نەدڵنیان نیم چونکە ئاشکرایە پلەی پەیوەندی مەگە ڕووسیادا زۆر سوودبەخش نییە دۆخی ئۆکراینە ئاشکرایە بە قسەی رووسیا ئەوە ناتوو بوو کە ڕووسیای هەنداهێڕێش بۆ سەر ئۆکراینە بەرێت ڕەنگە بە پەسەندکردنی ئەم بەریارە بەشداریمان لەو هەوڵەدا کردی بێت بەڵام بەتەمای خوا سوودی بۆ ئیمە ببێت. دوای وتوێژەکانی تەنگەتاوی پلەی ئاستی باڵا سکرتێری گشتی ناتۆ یەنس ستۆلتەنبەرگ کوتی کە لەژێر ڕووناکای ئەو پێشکەوتنەی پێکەوە بەدەستمانهێناوە تورکیا پەسەندی دەکات فینلاند و سوید تێکەڵ بە ناتۆ بن. ئەو هەنگاوەش دوای ئەوە دێت کە ناوبرا و کۆبوونەوەی لەگەڵ ئەردۆغان و سەرۆکی فینلاند و سەرۆک وەزیری سوێد پێکێنا وەزیرانی دەرەوەی هەرسێک وڵاتیش لەم کۆبوونەوەیدا ئامادە بوون. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. دەربارەی ئەرێکردنا تورکیا ئەندامتیا سوێد و فینلاندایە بۆ ناتۆیە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دۆه گوتبوو کو ئەمریکا لە بەرامبەر vê ئەرێکردنê tiştek nedayê Tirkiye. Ji bo agahiyên dawî niha hevkara me ûzlem yasak ji pêşkongresa Amerîka bimeraye dem baş ûzlem te çi tiştên nû divê derbarê de hene. Belê Salih wekî te jî got li ser li Washington Post û çavder dibêjin ku ser erêkirina Tirkiye qesra spî û rêveberiya Joe Biden rorekî sereke û giring lîstiye lê ser çawaniya vê rolê nîqaş şên dijber û birevajê hene ji ber ku dibêjin ku wekî te jî got Biden gotiye ku me tiştek nedaye Tirkiye li ser vê rexne hene pisporên li Washington dibêjin ku dikanekirina Erdoğan de sê tiş derdikevin pêş berevajî Washingtonê li ser rêveberiya Erdoğan guwaştin kiriye ji ber ku di destê xezinaya Amerîkada belgeyên xurt hene ku oligarkên Rusî li Tirkiye toleyên dijî Rusya bin pê dike û karvidestên Türk jî rê li ber vê didin. Hefteya borî dema ku karvidestên Amerîkî çûne ser vê mijarê li ser Tirkiye guwaştin kirine. A di duwan jî daxwaza pir hêzdar ya Erdoğan hevdîtina kesane ya bi Erdoğan re wî kane kiriye. Asosya jî memoranduma ku belgeya lehevatinê ya di navbera her çand aliyê da di şeklekî ku Tirkiye xwestiye derketiye holê her wiha em dikarin bêjin ku li medya Amerîkî de jî ev derdikeve pêş ev nîqaşa gelo bi rastî rêveberiya Biden çi daye Erdoğan sozek ser bi taybet ev şanzdan daye yan jî nedaye lê dibêjin ku gelo em ê careke din hevalbendê xunê herî xurt di şerê dijî Daişê de bidin qurbaniyên Erdoğan bikin yan jî na ev nîqaşa herhal Amerîka wekme got dibêje ku wan tiştek nedaye ûzlem tu medya Tirkiye jî dişopînî divê derbarê da ku Erdoğan diyar bû ku li dijî endamtiya Swêd û Finlandaya ji nişkê ve ew yek erêkir yanî li Tirkiye behsa çi dibe divê derbarê de. Belê wekî ku ev nedeha çaverê kirin lê xalên ku me hîna nû diyar kir mîna ku ev serfiraziya Erdoğan tê li Tirkiye bi rastî ji dov vir ve serfiraziyek mezin ya Erdoğan tê binav kirin lê em dikarin bêjin ji do pişt nîvro vir ve ev jingeha serfiraziya Erdoğan hêdî bi rexne û nîqaşên ser naveroka vê lehevkirinê diguhere.
سروکی اپوزیسیونا سرکه یا CHP Kemal Kılıçdaroğlu جی اف پرس جی اردوغان پرسی و اردوغان رخنه کر گو کا چی بو کوته حتی آنها دجبری دکر او تروکی ده چوی نوا 6 ساعت دا جوی دجبری آخه دو برده هر وها سروکا اپوزیسیونا پارتیا iyi Meral Akşener jی گوت ev dışberiya berjevendiyen Türkiye'de o Erdoğan ev degişkiriye. Her va em dikarim bejin ku opozisyona Türkiye'de beje ev serfiraziyek sehteye u NATO u Amerika Türkiye kapandiye u serguvaştına kiriye ku Erdoğan ji dışberiya xwe dest berdaye. بله هفکارا ما ازلم یاساکی جه پیش کنگرسیت مرا گلک سپاس بدم. ئێستاش کاتی بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندایە کە هەموو ڕۆژانێکی پێنجشەممان هاوکارمان بەڵێن ساڵح پێشکەشی دەکات. با بچینە لای بەڵێن بزانین بۆ بەرنامەی ئەمڕۆ چی ئامادە کردووە. بەڵێن سەرەتا پیرۆزبایی لێ دەکەم بۆ بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا کە لە میانی کورد کۆنەکشن پێشکەشی دەکەیت. بەر لەوەی دەست بە پێشکەشکردنی بەرنامەکە بکەیت دەمەوێت بە کورتی پێمان بڵێ بۆ بەرنامەی ئەمڕۆ چی ئامادە کردووە. سپاسی پیرۆزباییەکە دەکەم هێرۆ تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا تایبەت دەبێت بە دۆسەی تورکیا لە ناتۆدا بە تایبەتی پاش ئەو ڕێکەوتنی لەگەڵ هەردوو وڵاتی فینلاند و وڵاتی سویدا کردی. تورکیا هەر لە سەرەتاوە دژی داواکانی هەردوو وڵاتی سوید و فینلاند بوو تا ببنە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆدا. ئەنکەرە ژمارەیە داوای هەبوو لە پەیوەندی بە نیگەرانی ئاسایشیەکانیەوە لەوانە ڕادستکردنەوەی ئەوانەی تورکیا وەک دەڵێ گومانبارن بە کاری تێرۆریستی ئەمەش وەک ئاماژەیەک بە پارتی کرێکارانی کوردستان و بزوتنەوەکەی فتحوڵا گولەن. هەروەها داوای دانانی هەرێمێکی ئاسایشیشی کردبوو لە باکووری سووریادا. هەر لەو کاتەوە دانوستاندن لەگەڵ تورکیادا دەست پێ دەکات. بەرەنجامیش تورکیا ئەو مافی ڤیتۆیی هەیەی لە هاوپەیمانێتی ناتۆدا لە دۆسەی ئەندامەتی سوید و فینلاندا بەکاری ناهێنێت. لەژێر ڕۆشنایی ئەو بەرەو پێشەوە چوونانەی پێکەوە کردومانە تورکیا قایل بووە بە پشتیوانی فینلاندا و سوید تا ببنە ئەندامی ناتۆ. دەمەوێت سوپاسی سەرۆکی تورکیا و سەرۆکی فینلاندا و سەرەکوەزیری سوید بکەم بۆ ئەو گیانەبەرزەی لە وتوێژەکاندا هەیان بووە. سەرۆکی ئەمریکا ستایشی ڕۆڵی تورکیا دەکات لە ناتۆدا و هەروەهاش لەو ڕۆڵەی دەیبینێت لە شەڕی سەپێنراوی ڕووسیادا بەسەر ئۆکرانیا. دەمەوێت بە تایبەتی سوپاست بکەم بۆ ئەو کارەی کردوتە. چارەسەرکردنی ئەم کێشەیە پەیوەندی بە سوید و فینلانداوە هەبوو. هەروەها هەموو ئەو کارە بەرچاوانەی دەیکەیت بۆ گواستنەوەی گەنم لە ئوکرانیا و رووسیا تۆ کارێکی مەزند کردووە دەسپاست دەکەم. دەشمەوێت باسی ئەو دۆستایەتیش لەگەڵدا بکەم کاتێک دەرفەتمان بۆ دڕەخسێت. ئەنکەرە جەخت دەکاتەوە لەوەی لەو ڕێکەوتنی لەگەڵ هەردوو وڵاتی سوید و فینلاندا کردوێتی هەرچیەکی ویستووە بۆی جێبەجێکراوە. هەر بۆیەشە وەک دەڵێ بەدەستی بەتاڵەوە ناگەڕێتەوە بۆ تورکیا. جەنابی سەرۆک خۆشحاڵم پاش ئەم ماوە زۆرە ئەم دیدارەمان هەیە هەم کۆبوونەوەی ناتۆ لە ڕووی کارنامەکەیەوە زۆر سەرقاڵ دەبین و زۆریش گرنگە و هەموو شتەکان دەستیان پێ کردووە. سپاس بۆ هەوڵەکانمان و لەو بڕواژدان بەدەستی پڕەوە دەگەڕینەوە بۆ وڵاتەکانمان و ئاسوودەشین. ئەم ڕێکەوتنە لەگەڵ تورکیادا نیگەرانی لای هەر هیچ نەبێ بەشێکی کورد لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا هێناوەتە ئاراوە. بەڵام هەندێک لە شیکەرەوەش ئاماژە بەوە دەکەن کە پێ ناچێت تورکیا هەرچیەکی ویستە بێ بۆی پەسەند کرابێ. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا میوانی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارمەوەیە ئەوەی کە تورکیا دەیڵێ هەموو شتێکی بەدەست هێناوە وایە؟ نەخێر وان نییە. تورکیا دەتوانێت لە نێوخۆی وڵاتە ئەوە بە خەڵک بفرۆشێتەوە کە ئەردۆگان پیاوێکە لەسەر ئاستی دنیا گرنگی هەیە و تورکیا توانیوێتی لایەنەکانی تر ملکەج بکا بۆ خۆی. بەڵام لە ڕاستیدا ئەمە وەکو دەڵێ یاداشنامەیەکی لێک تێگەیشتنە کە بە زمانێکی زۆر دیپلۆماسیانە نووسراوە
تەنانەت ڕۆژنامەنووسێک دەڵێ ئەوەندە جوان نووسراوە کە هەر کەسێک دەتوانێت بۆ خۆی لێکی بداتەوە لە کۆتاییدا ئەمە تێکستێکی سیاسیە نەک تێکستێکی قانونی کە لایەنەکان پابند بکات لەبەرەوە زۆربەی خاڵەکانی هەر بەوە پەیمان دەدەین سۆز دەدەین وا دەکەین بەڵام ئەوەی گرنگە لە ماوەی 1 ساڵەکان پرۆسەیە ڕنگ بێ بە کۆتایی بێ پێم وایە ئەردۆگان زۆر بەکاری دێنێ زۆر جاری تریش دەبینین کە مەسەلەکان بازارڕێکە گەرم دەکرێت وە کێشە دروست دەکرێت چونکە لە ماوەی یعنی تاوەکو ساڵێکی تر هەڵبژاردن لە تورکیایە. ئەو جۆرە بەکارهێنانەی کە جەنابەت ئاماژەی پێەکەی دکتۆر زیاتر بۆ بەکارهێنانە بۆ هەڵبژاردنەکانی تورکیایە لە ناوخۆی وڵاتەکەدا یا بەکارهێنانە وەکو ئەردۆغان دەڵێ یا خەڵکی تری ژەندە لەشتیکەرەوە ئاماژەی پێ دەکەن بۆ دژایەتیکردنی پارتی کرێکارانی کوردستان هەروەها بزوتنەوەکەی فەتحوڵا گولەنیش. بۆ خۆی کاک بەڵێن پرسەکە بەڕاستی زۆر گەورەیە پرسەکە پەیوەندی بە گەڕانەوەی ئەمریکای بۆ ئەوروپا ئێمە دەزانین لە کاتی ترامپە ئەمریکا ڕووی لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کردبوو و ئەوەی بە ناوەندێکی گرنگ تەنانەت لە ئەوروپا باس لە دروستکردنی سوپایەکی تایبەت دەکرایەوە ماکرۆن دەیوت ناتۆ لە کۆمایە بەڵام ئێستا گەڕانەوەی ئەمریکا بەو هێزە باس لە 300,000 سەرباز کە لە ئەوروپا جێگیر بکرێن هەڵبەتە نەک هەمووی هی ئەمریکایە لە هەمان کاتدا ئەمە لایەنێکی تری هەیە ئەوش ئەوەیە کە تورکیا هەوڵ بدا ئەو ڕۆڵە ناوەندیە گرنگەی خۆی جارێکی تر دووپات بکاتەوە لە بواری یا لە چوارچێوەی ناتۆدا لێرەدا هەوڵەکان بۆ ئەوە بوو کە تورکیا قایل بکرێ و بەڵام وەکو وتم یاداشتێکی یاداشنامەیەکی لێک تێگەیشتن ئاماژە کراوە و هەڵوێستەکەی تورکیاش مەرجدارە بەڕاستی کرانەوەی دەرگاکە بە تەواوی نییە بۆ سوید و فینلەندا لەبەرەوە چاوەڕوانی کێشەی زۆر دەکرێت لە ماوەی ساڵێک. دکتۆر وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکەی دەڵێی تەواوی هەوڵەکە بۆ قایلکردنی تورکیایە بەڵام لێرەدا من شتێکی دووسەرا بینم ئەزانی دوو جەمسەرەیە ینی ئێمە تورکیامان بینی ئەندامی ناتۆ موشکی S400 چەکی تری جۆرا و جۆر لە رووسیای نەیاری ناتۆ دەکڕێ بەڵام ئەندامانی ناتۆ هەڵوێستێکی ئەوتۆیان نەبووجگە لە ناڕزایی دەربڕین بەڵام بۆ ئەمەیان بە کۆمەڵێ داوای تورکیا قایل دەبنجا داواکان هەمووی بێ هەمووی نەبێ ئەمەیان بابەتێکی ترە ئەم دوو جەمسەریە بۆ خۆی ئێستا کێشەیەکی جددی هاتووەتە ئاراوە ئەوش ئەوەیە ناتۆ رووسیای بە گەورەترین هەڕەشە لەسەر خۆی و لەسەر ڕۆژئاوا داناوە و تورکیا ژۆک و ئەندامێکی ئەم ناتۆیە چۆن لەگەڵ رووسیا هەڵسوکەوت دەکا ئەمە کێشەیەکی زۆر گەورە دەبێت و نازانرێت تاوەکوکەی ئەردۆگان دەتوانێت لەسەر ئەم دووپەتە یاری بکە و بەڵام لایەنەکەی تری ئەوەیە بۆ خۆی بەڕاستی بەرژەوەندی خوازی و پراگماتیزم زۆر ناکۆکە لەگەڵ بەها و نۆرم و پرینسیپەکانە لەبەرەوە کاتێک بەرژەوەندەکان و پراکتیزم سەر دەکەوێت بە هاوهینەکان هەندێک دەنەرێن بەلایەوە بەڵام بە شێوەیەکی وا وەکو دەڵێ ئیخراجێکی وای بۆ دەکرێت کە زۆر ناکۆ دەریچێکی وای بۆ دەبینەوە دکتۆر من دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت هەروەکو لە سەرەتای لەگەڵ ڕووداوەکاندا ئاماژەمان پێکرد تورکیا لیستێکی داڕشتووە لە ناوی ئەوانەی نەیاری سەرۆکی تورکیا و حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانن وەک زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن تورکیا بە یاساکانی دژە تێرۆر دادگایی نەیاران و جودابیران و تەنانەت ڕۆژنامەوانانیش دەکا هاوپەیمانەتی ناتۆ و ئەوروپاش جەخت دەکەنەوە لەوەی ئەم ڕێکەوتنە سێقۆڵیەی تورکیا و فینلاند و سوید نابێتە هۆکارێک بۆ پێشێلکردنی یاساکانیان. هەمومان پێکەوە هەرچەندە پێویست بوو لە بەردانواندن بکەین بەڵام دەمەوێت بڵێم لەمەوە دواشەر بەپەی یاسای فیلەندا دەڕۆین بەڕێوە پێویستمان بەوە نییە بەهۆی ئەم ڕێکەوتنەوە هیچ شتێک بگۆڕین سەبارەت بە پرسی ڕازدەستکردنەوەش بەپەی یاسا و ڕێساکانی خۆمان کار دەکەین.
ئێستا فینلاند و سوید زیاتر بایەخ بە بەرژەوەندیەکانی تورکیا دەدەن بەڵام فینلاند بەڕوونی دەڵێت هیچ گۆڕانکاریەک ناکات لە سیاسەتەکانیدا بەرامبەر بە کورد بۆ نمونە هەر ڕاستکردنەوەیەک ئەگەر ڕوو بدات ئەوە لەسەر بنەمای یاسایی دەبێت نەک سیاسی. فینلاندا و سوید بە دڵنیاییەوە ئامادەن کار بکەن لەگەڵ تورکیادا بۆ ناردنەوە یا داواکان بۆ ڕادستکردنەوەی گومانبارانی تۆرۆریست بەڵام لە هەمان کاتدا پرۆسەی ڕادستکردنەوە بە پێی پەیماننامەی ئەوروپا دەبێت واتە لە پەیوەندی بە سەروەری یاسا و سیستەمی یاسای ئەو وڵاتانەوە. دکتۆر جەبار ئەگەر بکرێ بە کورتی پێم بڵێ فشارەکانی تورکیا وەها دەکا هیچێکێ لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی فینلاند و سوید پێشەلی یاساکانی خۆیان بکەن یاخو پێچەوانەی ئەو بەها باڵایانەی مافەکانی مرۆڤ یا دیموکراتی کە باسی دەکەن کار بکەن لەبەر فشارەکانی تورکیا؟ نەخێر باشترین بەڵگەشەوەی هەر لە پرۆتۆکۆلەکەیە یا لە یادداشتنامەکەی ئاماژە بەوە کراوە کە هەرچی شتێک لەم بارەیەوە ڕوو بدا لە چوارچێوەی ڕێککەوتنی ڕادستکردنی تاوانبارانە کە هیەکەتی ئەوروپایە نەک وڵاتە تایبەتیەکان لەبەرەوە لەم بارەیەوە باوەڕ ناکەم هیچ گرنگیەکی پێ بدرێەوە هیچ شتێکە لە وڵاتانە ئەوانەی کە بوونە بە هاوڵاتی خۆیان ڕادستی تورکیا ناکەنەوە و لە داواکردنی هەر یەکێک دەتوانێت پرۆسەیەکی زۆر دوور و درێژ بێ پرۆسەیەکی قانونی کە ئەو خەڵکانە مافی ئەوەیان هەیە تانەی لێ بدەن و جارێکی تر بچێتەوە بەردادگا لەبەرەوە پێم وایە مەسەلە سەرەکیەکان داواکردنی F-16 مەسەلە سەرەکیەکان ئاماژەکردن بە پێگەی گرنگی تورکیا لە چوارچێوەی ناتۆیە مەسەلە سەرەکیەکان ئەوەیە ئەگینا هەموو وڵاتانی ئەوروپا بۆ نمونە ئەوەی پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوە هەیە ئەوان لە بڵێن هێزە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان بە یارمەتی ئەمریکا و فەرەنسا و بریتانیا هینەکە نەک بە یارمەتی سوید و فینلەندا و ئەم سێ وڵاتش وڵاتی سەرەکین لە ناتۆدا لەبەرەوە پێم وایە ئەو ڕێکەوتنامەیە ئەو یاداشنامەیە وەکوتم بە زمانێکی وا جوان داڕێژراوە بۆ ئەوەی تورکیا چۆن بێوێ بۆ خۆی لێکی بداتەوە بە خەڵکی بفرۆشە. باشە چ شتێکە بووە بە هۆکاری ئەوەی کە کورد بە تایبەتی لە سووریادا ئەو هەموو نیگەرانیەی هەبێ؟ وڵی پێم وایە بەگشتی هێزە سیاسەکانی کورد و بەگشتی لێ ئەوانەی کە باری سیاسی کورد لێک دەدەنەوە تێگەیشتنێکی فراوانیان لەبارەی سیستێمی بڕیاردان لە وڵاتانی ڕۆژئاوادا نییە و سیستێمە سیاسەکە چۆن کار دەکات میکانیزمەکانی بڕیاردان چۆندا و ئەزمونونەکان ئەوەی دەرخستووە کە ئەم وڵاتانە هەر کاتێ بەرژەوەندێ باڵاکانی نیشتیمانەکانیان چاوەڕ پێویست بکە ئەو کاتە ئەو بڕیارە دەدەن کە لە بەرژەوەندی خۆیاندایە ئەوان خەریکی کاری خێرگوزاری نین خێرەومەندی نین لە وڵاتانە بۆیە ینی پێم وایە هەموو هێزی کورد دەبێت زیاتر وەکو دەڵێ پشت بە هێزەکانی خۆیان ببستن و هەوڵ بدەن پەیوەندی باشیان لەگەڵ هەموو لایەکە هەبێ و کێشە و ئاڵۆزی بۆ خۆیان دروست نەکەن. بەڵێ دکتۆر جەبار سپاس دەکەم بۆ بەشداری لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سپاس. بینەری بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا بوون و بەردەوامین لەسەر بەرنامەی کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا پاش ناوبڕێک دێینەوە لاتان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە شمانیا نەخۆشیەکە کو لەسەر چەرمێ مرۆڤ دەردیکەوە و کەلمێشێک لە دەڤەرên کاڤل و گەماری دەبە سەدەماوەیە. ئەڤ نەخۆشی لە کامپا شەهبایە کو دەربەدەرên عەفرینێ لێ دمینن بەڵاو بوویە و دەمەکێدا کو دەرفەتên تەندروستی لە هەرێمێ کێمن پامنێرا مەلوەر ئاگاهین بێتر هەنە. دەربەدەرên عەفرینی لە پەناگەها شەهبا بە پرسگرێکên ساغلەمیێرە ڕووبڕوونە کو نەخۆشیە لە شمانیا di nava wan de belav bûye û gelek kes pêketine.
امل او قیزاوی یا یک سالی جه کسین که به نخاشیه کتنه او بگازنجه که درمان نخاشیه بوهای اول دور پیدا نابه. از او قیزه من حبه ساله کتنه حتی هم دارن احرزه گم که تحلیل چکن 10,000 حتی هم دگینن احرزه و گم که تحلیل چکن 3,000 لی داره و ام نزارن ام که چوکن ام که و قیسکش که بپارزینن ام نزارن حبه ساله اون که لنگی قیسکه هاتیه ام که جرو درمین هینن رگه حلب گرتیه و ورنا درمان تنایه و خنجی مستوصف که تنایه درمان بسله های هر 10 هفته 3 هفته حتی جو کته نخاشی لاشمانیا که وکه پزیکا ساله جیته به ناف کرن جبر تیدانا کلمه شان لسر چرم مروف درد کفه و اگر زونه درمان کرن شوناوه چاره سرنابه. زینب بربدرکه که سالا پار لاوه وی بلاشمانیا کتبو ای سال جی دیسا اووی و پیکتنه. سالی چونی به حوادی سالی ها در زل خستن چه بو هی سال دیسا جرافتی و حبه گندی دی تقمازنه و درمان تنایا در زیا نوبی که چوب به حتی خوشه چونی به حبه که سر صباحی وارخیو حبه سالی سر پوزی می جیهاتی بو چند جرا دارم هلال دبن درمان تنایا رای گرتینات منظمانات جامعه یعنی زنبی ما چوبو امراست و نخوشیه وارن لعفرین ما به نخوشیه حبه سالی قناه بیستبو چطور نخوشیه لبر امراسته هاتینی هر دوی درباره دا هی و سوریا کرد پیکتی نخوشی لاشمانیا درمان دکه چه ناوندین خواه یان بریا تیمن گروک لی درفتین وان هندکن وکه درمان تقیگه و پجشکن پسپور جبر وی روشه او نکارم به تمامی چاره سری پیشکش بکن اوش در بدران دو خازن کوپرتر تدبیر پاراستنا خو بگرن درکه کسی بداری بنا موسیو دخواه کن لنها پیشیا نکن در باسی جی انسان لخواه دکه دمی نموسیه با نکن در باس با اوانی لپیشیا انسان داده اید دی مبیدات حشری هنه اجبوه مجاری خود طیبت ایلشمانیه وارا راش کرن ای باش با لما وشتن پیشه به مسئله بس کرن و ای سی گرکه اخصائي جدي هبن جبيكو في مسألة فهم بكن لأن النشمان يبقى يعني تشخيصي خبرن وإجراءات الخصوصات خطبي برن أما هفتش توجي جمع ده دفتر جمع تنبه هیجای ببیر خستنه یا کوپناگاه شهبا دما در بدرن عفرینی لی بجهبو بون قاول کریبو و گلک ویران لی هبو کو جبر شر و جنگالی قومیه شرط و مرجن ساغلمیه لور پرکم باخن کو در بدر بیچاره با جاوی جتن روسیا خوددن نوروز را شدنگ امریکا شهبا دەزانین لە هاویندا منداڵان زیاتر تووشی ڤایرۆس و نەخۆشی دەبن بەهۆی گەرما و ئاوی پیسەوە بە تایبەتی ئەم ساڵ نەخۆشی کۆلێرە مەترسێکی زۆری دروست کردووە ژمارەیەکی زۆری منداڵان لە دووهۆک لە نەخۆشخانە لەژێر چاودێریدان پەیامنێرمان سەلام باڵایی لەم بارەیەوە راپۆرتێکی ئامادە کردووە وەرزێ هاوینێ زار و تووشی کومەک نەخۆشیا دەبن ji ber germê û ava nepak rêja here zor li vî werzî li nexweşxanên zaroyan tên nevandin bi taybet di ev sala da pitir metirsî heye ew jî belavbûna kolêrayê ye lê Herêma Kurdistanê li nexweşxana hîvî ya zaroyan li Duhok hejmarek zor ji zaroyan hatîne nivandin û li jêr çareseriyê ne الفيري ام بيشكين بارستاري نسا وقت داخلي مستشفى هيفيل بيتن محتاج هر حالة طارئ اكبت تتابع غرفة بجن 10 رطرون هر حالة طارئ اك محتاج ام فيري بوچارة سرد كاين يانجي ام تشخيص كاين شينيكا الفيري ام دي تحويل انعاش دي سري كاين دي تبريردان كا محتاجي هر انعاشا يانجي محتاجي الردهايا يا بيدوي لازم الفيري ببيتا كرنو چارة سرد كرنو ترتيب كرن دایکên zaroyan bû dengê Emerîka tên axiftin û behsa nexweşiyên zaroyên xwe dikin û çawaniya çareseriya ji layê rêveberiya nexweşxana hîvî ve bû tête encamdan. راستي أنا 6 روجات داخل قريب من أوكري يعني خاصة أوكري ولا روا كويكنينا قالك جوازتك جم بشتم إنا إيرا قالك وعزي باشترا دي فحصد ونويسي حتى فحص دار كان بس قداميني تيشتا بس الحمد لله وعزي قالك باشترا نساخيو يعني حرارته بيناتها تخاري
آکره هندی علاج بود کر نتهات خوره و گلک تحمل دو بشنمن و چپکه شروع بدادمه بس هر حرارت نتهات خوره. از أسبوع كالفيري وبتشكاون بهناوي طنجة والحمد لله نكاية باشا الدكتور قلت ما إن شاء الله أفرو يان صبيدي در كافن. دکتور آزاد عبدالجبار تایبەتمەندێ زارویان بەحسا وان نەخۆشیا کرد یەن دووەرزێ هاوینێدا زار و تۆشت بنێ. گەل هاترا وەرزێ هاوینێ و گەل باڵاوەبوونا گەرماتیە بارابترێ زارۆک تووشی زکشون و دڕابوونێت بن. سبب ویژی بارابترێ میکروب حەجوی وەرزیت کردن. خەڵک پتر دەردکەویت فێقی پترێ هەی بچێک پتر شێت دەسە خۆ بکەدە تشتا بکەدە دەوێ خدا. دنیا گرمه آفتزانی افسال جفاف هجی فبتر توشی زکشون در رابونت بن بس نسبتی هبونا کلera بچکی راسی فرقن یت کلera بتر مازنات گرید راستی و اول جهات گرید اوت مجاریت و درسنا و گلک زکشونه وکی آوا برنجی یعنی وکو خلق دابزانیتن گلک زکیوات چیتن زكيوات ايشيتن بس باربتري حرارات ومحرارات نينن الحمد لله حطانو كما حالت كل رانين بهبون هجمارك زوريا آوارا و پنابران لپارزگاه دهوک لنخوشخانین دهوکه هجمارك زوريا آوارا و پنابران بتایبت دورز هاوین دا لنخوشخانه تن دیتن سلام علایی دنگ امریکا دهوک ساڵانە لە دەشتی شارەزور و هەڵەبجە ژمارێکی زۆری شووتی لەلایەن جوتیارانەوە بەرهەم دەهێنرێت بەڵام وەرزی پێگەیشتنی وەک خۆیان دەڵێن بەهۆی بێپلانی و ڕێگەدان بە هاوردەکردنی بەرهەمی وڵاتانی دراوسێ بەرهەمەکانی ئەمان وەک پێویست پارە ناکات لە بەرامبەر ئەمەشدا وەزارەتی کشتوکاڵ زۆری بەرهەم و نەبوونی هەماهەنگی لە نێوان عێراق و هەرێم بە هۆکاری ئەوە دەزانن کە هەندێک جار بەرهەمەکانیان لەگەڵ ئەوەی باجیشیان لەسەر دانراوە لە دەرەوەی عێراق دێنە عێراق و هەرێمەوە. بە تێچوویەکی زۆر و لە موشکە ساڵیەدا 6 دۆنم شووتی بە ئیجار بەرهەمێناوە. ئێستا وەرزی پێگەیشتنی شووتیە. بەڵام نەبوونی بازار بۆ ساختکردنەوەی کێشەی ئەم جوتیارە و هەموو جوتیارانی هەرێمی کوردستانە کەوە خۆیان دەڵێن بەرهەمی ناوخۆ زۆرە و بە شێوەی ڕسمی و بە قاچاقیش لە مەرزەکانەوە شووتی دەهێنرێتە عێراق و هەرێم. ئێمە وەکو ئیبین ئەم کێڵگە و مەزرا تقریبان زیاتر لە 6 دۆنم شووتیە کە ئێستا لە پشتانەوە ئەیبینن لە ڕاستیدا کێشەی ئێمە ئەوەیە ئەو حدودانەی کە بۆ ئەم ساڵ ئەو حدودانەی کە کرایەوە بەڕووی ئەو حدودانە کە کرایەوە لە باشووری عێراق کارێکی کرد لەسەر بەروبوومی کشتتوکاڵی جوتیارانی هەرێمی کوردستان کێشەیەکی زۆر گەورەی بۆ ناوینەتەوە. جیاواز لە ساڵانی ڕابردوو بازبوونکردنی خاکی هەڵەبجە شووتی زەرد و شووتی سووریش ئێستا بەرهەم دەهێنرێت لەبەر زۆری بەرهەمەکە کیلۆیەک لە نێوان 50 دیناری عێراقی تا 6 دیناری عێراقی دەفرۆشن. لە بەریتانیا زۆر داواکاری لەسەر بوو کە بینی ویان کوالەتی کێڵگەی کوردستان گەشتوتە ئاستێک کە ئاستێکی زۆر بەرزە خۆیان هاتن ئەو سۆپەرمارکێتانەی بریتانیا داوای ئەم بەرومانە ئێمەیان کرد کە بیبەنە دەرەوەی وڵات بەڵام بەهۆی ڕۆتین و چەندەها کێشەوە بەڕاستی نەمانتوانی بگەینە ئاستێ پێش موسیمەکە بتوانین ئەم بەروبوومە بنێرێ دەری وڵات. من داواکارم لە هەموو هاوڵاتیانی سەربەرزی هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ. لە ناو بازاڕەکاندا شووتی فرۆشەکان دەڵێن ساڵی پار بەرهەمی شووتی نرخێکی زۆری دەکرد. ئەم ساڵ بەهۆی گونجاوی کەشوهەواکەوە بەرهەمەکە زۆر بووە. ئەو نرخەی ساڵی ڕابردوو ناکات. فاشوتی کیلوی 350 دینار لە علوە 400 دیناریەکە 325 دیناریەکەت فەلاحکەم کردبووی شووتی هەولێریش بەم ڕادەیە زۆر نەبوو. ئیمساڵ بۆچی پارە ناکە؟ ئیمساڵ لەبەرەوە پارە ناکات شووتی شارە زوور پارکە پارێکە فەلاحێکی زۆر ساڵ شووتی زۆری کردووە. اینجا شووتیش وەکو جاران نەماوە گۆل بێ ئەم قەترە ئاسانە. مەسەلەی شووتینە لە علوە ئەمڕۆ لە زۆریا شووتینە لە علوە بۆ شووتی پارە ناکە. هەتا دوێنێ ئێمە شووتیمانە بۆ پیکا بە شووتی 6,000ەکە 7,000ەکە ئەگەر زۆر دەرەجەیەک لە 150,000 دیناریە کرد بەڵام شووتیەکە زۆرە هیچ نەخۆشیێکیشی نییە بەڵام شووتێکی زۆر کراوە لە بەری ناڕوە لەم کاتا شووتی لە شارە زورا پێگەشتووە شووتی لە پردێ پێگەشتووە شووتی هەورێ پێگەشتووە بەروبوومی شووتیمان زۆرە. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا
سەبارەت بە کەمی نرخی بەرهەمی شووتی دەڵێ پێگەیشتنی شووتی لە عێراق و هەرێم و زۆری بەرهەمەکە کاریگەری لەسەر کەمبوونەوەی نرخەیە. لەگەڵەوەشدا وەزارەتی کشتتوکاڵ باجی لەسەر بەرهەمەکانی دەرەوە داناوە. خۆی ئەمە ینی دوو لایەنی هەیە بۆ ئەوەی بتوانی پارێزگاری لە نرخ بکەیت. لایەن یەکەمیان ئەوەیە کە وەزارەتی کشتتوکاڵ کە ساڵانە پێی هەڵەسێت دروستکردنی خشتەیەکە بۆ ئەو بەرهەمانەی کە لە کاتی پێگەشتنە و بەشی پێداویستیەکانی ناوخۆەکەن ڕێگری یاخود باج بکرێت سەر بەرهەمی دەرەکی. و وەزارەتی کشتتوکاڵ هەر لەم ڕۆژەوە لە هەمانگی و هاوکاریە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق بۆ ئەوەی ڕۆژنامەیەکی کشتتوکاڵی یەکگرتوو دروست بکرێت. ساڵی ڕابردوو بڵاوبوونەوەی نەخۆشیەک بە ناوی ڕەقا بەرهەمی شووتی جوتیارانی گرتەوە. بارینی بەفرێکی زۆر لەم ساڵدا وەک بەشێک لە جوتیاران دەڵێن بەشێکی زۆر لە نەخۆشیەکانی لەناو بردووە. ئەم ساڵ وای کردووە بەرهەمەکە زۆرتر بێت. بەڵام دەواازە سنووریەکان لە عێراق بەرەو ڕووی بەرهەمی وڵاتانی دراوسێ کراونەتەوە. ئەمەش کاریگەری لەسەر نرخی بەرهەمەکەی ئەوان کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. برای هیرو شوتی کم جردی زبشی یعنی یک ج بدهان برهمین کل وان ولاتان چه دبا بودبه یعنی جهدانه که تمامی پی بش بر کبراسیجی او سامان نفخوین وان ولاتان ندبه یعنی جهدانه پی به بنر هجام بردوام اند کور کونکشن داره برای امدچن نافبرکی زایلی دهنان برنامه‌ی فرهنگی و هنری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێ دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. رابرت پالادینۆ کۆنسوڵی گشتی کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر ڕۆژی پێنجشەمە پێشوازی کرد لە عومەر فەرهادی ڕۆژنامەوانی دێرین. عومەر فەرهادی ناسراوە بە شێخی پەیامنێران یان پیری پەیامنێران بۆ ماوەی 15 ساڵ پەیامنێری بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو لە هەولێر. ئێستاش میوانی کورد کۆنێکشنە. کاک عومەر سەرەتا خۆم و هەموو هاوکارەکانم لە بەشی کوردی دەنگی ئەمریکا پیرۆزبایت لێ دەکەین بە بۆنەی ئەو ڕێزلێنانەوە لەلایەن کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر. دەکرێت پێمان بڵێیت ئەم بانگێشتکردنە بۆ کۆنسوڵخانەی ئەمریکا چۆن بوو و بۆ تۆ چ مانایەکی هەیە؟ زۆر سپاس بۆ چوونەکانیشتان. بەڵام من ماوەی دوای ئەوەی کە 7 ساڵە دەستم هەڵگرت لە کاری پەیامنێری دەنگی ئەمریکا لە پارێزگای هەولێر یان لە شاری هەولێر پێم سیر بوو بەڕاستی لە کۆنسوڵخانەی ئەمریکاوە پەیوەندی تەلەفۆنیان پێوە کردم پێیان گوتم کەوە کۆنسولی ئەمریکا لە هەولێر ئەوێ چاوی پێم بکەوێت. هینیان دانا وادایان دانا و من چوومە ئەوێ لە کۆنسوڵخانەکە پێشوازی لێ کردم و وەکو ڕزمێنانیشی زۆر ینی دیار بوو بە خێراتیشی گەرمیان کردم. هیندێکیان پێدام ئێستاوە لە دەستمە ئارمێکە ئارمی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە و نەخشەیەکی عێراقە کە ئاڵای ئەمریکا و عێراق و هەرێمی کوردستانی لەسەرە و کە بە ناوی کۆنسوڵخانەی هەولێرەوە ئەویان پێبەخشیوم وەکو دیاریەک و ڕێزلێنانێک. من بەڕاستی دوای 7 ساڵ دابڕان لەو کارە کەس منی لەبیر نەبوو لە هیچ لایەنێکەوە. پێم باش بوو پێم خۆش بوو بەڕاستی کە ئەوان ئەو ژنایان هاتایات و چوون بۆ ئەوێ ڕێزگرتنێکی باش بوو بە تایبەتی قسەی خۆش و من بە هەندێک شتی کۆنیشم خۆم برد لۆگۆیەکان و ئارمەکان و زۆر چۆن وێنەی کۆنم لەگەڵ بەرپرسان و ئەوانەی کە چاو پێکەوتنم لەگەڵیان کردووە کاسێتەکانی کە راپۆرتەکانم لەسەر ئاماهی کردووە هەموو بردم بوو هەمویان دی ینی بەڕاستی پێیان سیر بوو گوتیان تۆ ئەرشیفێکی جوانت هەڵگرتووە ئی دەنگی ئەمریکا. من ئەو کە لە ساڵی 2000ەوە لە مانگی نیسانی 2000ەوە بەڵێ کاک عومەر کەواتە ڕێزلێنانەکە بەهۆی کارەکانت بوو بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا. بەڵێ بەو ناوە بوو پێم باش بوو چونکە بەڕاستی ینی کەس ئەوەی لە یاد نەبوو. دوای 7 ساڵ دابرانم و 15 ساڵ و 6 مانگ ئیشکردنم باش بوو ینی ماریان ئاوە بێکەوان ئەویان هاتە بیر و من پێم خۆش بووەوە چونکە بەڕاستی من لەو کارە ماندوو بووم لە تەمانێکی گەورە من کەوازم هێنا لەو کارە تەمەنم 77 ساڵ بوو ئێستا 84 ساڵم لەبەرەوە پێیان دەگوتم شێخی پەیامنێران. شێخ مانایەوە نا شێخی تەریقەت تۆین شێخ مانای پیرەمێرد بڵێم پیرە پیاو بەو ناوە ئەو ناوایان لێنام لەبەر لە زۆر بۆنەکان کە کۆ دەبووینەوە لە کۆنفرانسەکان گەنجی وا هەبوو پەیامنێری
دەستگاکانی ڕێگەیاندن لە تەمەنی نەوەی من بوون منیش بەڵام من بە نەفەسێکی گەنجی بە نەفەسێکی دڵسۆزی بە پاچی شکەم کرد هەروەکو خۆی بەرنامەی رادیۆی دەنجی ئەمریکا کە لە ساڵی 1942 دامەزراوە کە دروشمەکەی دەڵێ هەواڵەکان خۆش بن یان ناخۆش بن ئێمە ڕاستیەکان دەڵێن ئەوە هەر لە یازمان بوو زۆر بەبێلایەنی هەواڵەکانمان دەگواستەوە بۆ رادیۆکە. بەڵێ کاک عومەر دەزانین لەگەڵ ئەم تەمەنێکی دوور و درێژی کاری ڕۆژنامەوانیت هەیە لەگەڵ زۆرێک لە ڕووداوەکانی عێراق و هەرێمی کوردستاندا ژیاوی ئایا بەنیازی ئەو ڕووداوانە بکەیتە کتێبێکی بیرەوەری و بڵاوی بکەیتەوە؟ بەڕاستی زۆر برادرانیش داوای ئەوم لێ دەکەن ئەو یادگاریانە بنووسمەوە من بەر ئەوەی کارکردنی دەنجی ئەمریکاش لە ڕۆژنامەکانی هەرێمی کوردستان کارم کردووە بەر لەوەشانی لە کاری سیاسیش کە ماوەیەک چەند ساڵە کارم کردو و پێشی سەردەمی پاشایەتی و سەردەمی کۆماریش با بڵێن یادگاری زۆرم هەیە بەڵام بەڕاستی توانای نووسینم نەماوە ئێستاش خوێنەری نووسرا و زۆر کەم بۆ بەڕاستی لەبەر ئەو ئینتەرنێت و مۆبایل و کۆمپیوتەر و ئەو شتانە کەم بۆتەوە ئەو توانایشم نییە من ئەو شتانە نەکوی یادگاری زۆرم لەبیرە تایبەتی ڕووداوەکانی عێراق و کوردستان و زیاتر هی شاری هەولێر و دەوروبەری هەولێریش من ئەوانم لەوێرە بەڵام بەڕاستی زۆر داوام لێ دەکرێت بەڵام بەڕاستی توانای ئەوم نەماوە چونکە من بەڕاستی ئەوە ژیانی تایبەتی خۆمە هەندێک کێشەمان هەیە بۆ خۆمان. بەڵێ باشە کاک عومەر ئەگەر کەسێک بێوێ یارمەتیت بدا بۆ نووسینەوەی یاردەوەریەکان تۆ ئامادەی یادەوەریەکانی خۆتیان پێ بگەێنی تاوەکو ئەوان بۆت بنووسنەوە بیکەن بە کتێب؟ بۆنە ئەوە دەکرێت ینی ئەگەر ئاسانکاریەکەوی لەو بارەیەوە من یادگاری بەڕاستی زۆرم وێری بە تایبەتی ڕووداوەکانی عێراق زۆر بەی بەگشتی و هەولێر و هەرێمی کوردستان زیاتر بەول دەکاری بەڵام بەبێ ئەوەی کە من بەلایەنگری و یان بیرروڕای هیچ حزب لایەنیشی سیاسی لەوانی هەندێک قسە هەیە بیکەم لایەنانی حزبی سیاسی ئێستاکە هەبێ پێیان ناخۆش بێ ئەو شتانە. بەڵێ کاک عومەر هیوای سەرکەوتنت بۆ خوازین زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش. پێشکەتنا تەکنۆلۆژی یا کو دەبێ تشتێک بە بە ناوێ وێب 3 کو لەسەر بنگەها تەکنۆلۆژیا پەرەیەن دیجیتال هاتیە ئاواکردن پێشکەشکەرن وێ نەرینە خوێ یا ئینتەرنێتا نەناوەندی دەردەبرن ژێ کۆمپانیên مەزنن وەکو فەیسبوک و گوگلێ و هەن کارسازên تەکنۆلۆژیا یەن ژن پشتڕاست دکن کو ئەو ژی di مەیدانê de hene لە vê raportê temaşe bikin. کاتێک مارک ریکسبۆنزۆ کێشەی هەبوو لە دۆزینەوەی ژنانی ئارەزویان لە بەشداربوون لە وێب3 هەبوو گروپێکی تایبەت بە خۆی بە ناوی Women in Web3 دامەزراند. وeb3 شۆڕشی داهاتوی ئینتەرنێتە هەموو پلاتفۆرم و ڕێکخراوێک و ئابوووریەکی دیجیتال خەریکە لا مەرکەزی دەکرێت. تۆڕی ئینتەرنێت لە سەرەتادا زیاتر پەیوەست بوو بە پەیوەندیکردن لەسەر بنەمای دەقی نووسراوە بەڵام ئەوەی پێی دەوترێ وeb2 بازرگانی ئەلکترۆنی و سۆشیۆل میدیای هێنایەتە ئاراوە. وeb3 بەڵێنی ئینتەرنێتێکی لامەرکزی دەدات کە ئازادی کۆنترۆلکردن یا فرۆشتنی زانیاریەکانی خۆی هەبێت بەشێک بێت لەو کۆمەڵگایانە بەبێ سۆشیۆل میدیا زەبەلاحەکان. هەروەها ڕاکێشانی خانمانی خاونکار و ڕێبەران و تەکنۆلۆجیستەکان ئەوانەی دەڵێن وeb3 دەستپێکردنێکی نوێی پێشکەش دەکات بۆ پیشەسازی تەکنۆلۆژیا کە پیاوان تیایدا باڵادەستن. هاودامەزنەری BFF گروپێکن کە ئامانجی ئەوەیە ژنان و ئەو کەسانی کە جەندەریان نییە زیاتر لە وeb3 بەشدار ببن. دەرفەتێکی زۆر هەیە لە بوارەکانی دارایی بازرگانی کۆمەلگا و کارکردن کە پشتگوێ خراوە. ئالکس کافلۆکس هاودامەزرێنەری میتا ئەنجلز کۆمەڵگەیەکی ئەندامێتی NFT کە ئەندامانی ئایندەیان بە کڕینی NFT بەشدار دەبن یاخۆ تۆکنی کەشیانی گۆڕینەوەی نییە پارچەیەک لە هوەری دیجیتال کە بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای بلوکچێنەوە دروستکراوە هەر جارێک کە ئەندامێتیەکی NFT دەفرۆشرێت ڕێژەیەک لە قازانجی فرۆشتنەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بۆ هونەرمەندەکە و میتا ئەنجلز دەچێت. ئەوە پەیوەندی بە دەستکەوتەوە نییە بەڵکو بە دڵنیابوون لەوەی دەرگاکانمان بە واڵایی دەمێننەوە. شارەزای ئاسایشی ئەلکترۆنی ئۆنلاینکە ئۆدینەران ئەنجومەنی بلۆکچینی ژنانی ڕەشپێستی دامەزراند بۆ هاندانی ژنانی ڕەشپێست ببنە ئەندازیاری بلۆکچینی وeb3 بیرۆکەکانی پەیوەست بە وeb3ەوە سەرنجی ڕاکێشاون. توانایی بۆ دروستکردنی شەفافیەت و لە پاشاندا لێپرسینەوە لە ڕاستیدا وەک ئەمرازێکم بەدی کرد بۆ یارمەتیدانی کۆمەڵگەکەم تا بتوانێت ئازادی دارایی بەدەست بهێنێت. لەم دەمی هێشتا ماوەتەوە کاریگەری وeb3 ببینرێت
ئەم ژنانە ئیستا کۆ دەبنەوە تا بزانن چۆن ببنە بەشێک لێ. بۆ دینە مەچەڵ، شایان پاشا، دڵنی ئەمریکا. کورد کۆنێکشن ئایرۆ بە داوی هات هەر شاد و بەختەوەر بن. کاتێکی خۆش، هەر شاد بن.